چەندین کاتژمێرە لە ڕیز وەستاون تا بنزینیان دەست بکەوێت. چەند ڕۆژێکە لە پارێزگای دیالە قەیرانی کەمی سوتەمەنی سەری هەڵداوە چونکە لە وێزگەکانی دابەشکردنی بنزین کەم بووتەوە. هاوڵاتیان نیگەرانن و لەو بارەیەوە شۆفێرێک هۆکاری قەیرانەکە بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە لە هەفتەیەکدا تەنیا 1 بۆ 2 جار بنزین بۆ وێزگەکانی سوتەمەنی دێت. والله سبب قلة البنزين يعني باسبوع مرة مثل مرتين يجي 3. بەهۆی کەمبوونەوەی بنزین وەستاوین لەبەرەوەی هەفتەی 1-2 جار بنزین دێت بۆ بنزینخانەکان. ئەگەر بەردەوام بێت ئەم قەیرانە دروست نابێت. دوێنێ بنزین هاتووە ئەمڕۆ تەواو بووە. يعني أغلب الأحيان هي هاي الموجودة. والله البنزين معاناة البنزين هنا ما ترى لا جلولا لا هي. والله گرفتەکانی کەمی بنزین تاو نابێت. لێرە و لە جەلەولا 2-3 سعات دەوەستین بۆ 50 لیتر بنزین بەم گەرمایە. 50 لتر ما يسون هنا. ئەمە نمونەی یەکێک لە وێزگەکانی سوتەمەنیە لە پارێزگای دیالە. تا کاژمێر دەی بەیانی بنزینی دابەش کردووە لە کاتێکدا سەدان شۆفێر لە بەرەبەیانەوە چاوەڕوانی وەرگرتنی بنزینن. ئەو شۆفێرانەش دەڵێن سەرباری ئەوەی بەم کەش و هەوا گەرما چەندین کاژمێر دەوەستن 40 بۆ 50 لتر بنزینیانیش پێ دەدرێت. بەشی هەرە زۆری ئەوانەشی لە دەرەوەی وێزگەکە وەستاون بنزینیان بەرنەکەوت لەبەرەوە بنزینخانەکەش بنزینی تەواو بوو. بەرپرسانی ئیداری خۆجی لە پارێزگای دیالە باسی هۆکاری دیکە دەکەن. ئەوان پێیان وایە کەمی کارەبای نیشتیمانی و کارپێنەکردنی مۆلیدەکانی گەڕەکەکان هۆکاری کەمبوونەوەی بنزینن. ديالى عموما كل 4 أشهر تصاريح الأمنية لنقل المنتج. هەموو 4 مانگ جارێک دەبێت ڕێگەپێدانی ئەمنی بۆ تانکەرەکانی بنزین نوێ بکرێتەوە. لە کاتی نوێکردنەوەش هەفتەیەک زیاتر دەخایێنێ. هۆکاری دووەم کارەبای نیشتیمانی نییە و مۆلیدەی گەڕەکەکانیش کار ناکەن. هاوڵاتیانیش بە دەبە و گالۆم بنزین دەکڕن و زیاتریان دەوێت بۆ کارپێکردنی مۆلیدەی ماڵەکانیان چونکە هاوینە و گەرمایە. هم يسحبون دبات وجيريكانات للمولدات. وێرای گەرمای هاوین شەقامەکان بێ ئۆتۆمبیل نابن و شۆفێرەکانیش بۆ دابینکردنی بژێویان کۆڵ نادەن. هەرچەندە بۆ کۆتایی هێنان بە قەیرانەکە بەرپرسانی پارێزگاکە هێشتا هیچ چارەسەرێک شک نابن. هەرێم جاف کوردستان 24 دیالە.